دەستپێکی ئاهەنگەکەمان لەم دەڤەرەوە مانای خۆی هەیە. ئەم ناوچەیە دەڤەری ڕاپەڕین لە دڵ و دەرونی کۆمەڵی دادگەری کوردستاندا بەرز و پیرۆز و شیرینە. لە قۆناغی هەستیاری ژیانی کۆمەڵی دادگەریدا ئەم ناوچەیە بوو کە دڵ و دەرگای بۆ پێشمەرگەکانی کۆمەڵی دادگەری کردەوە. ڕووداوەکانی ساڵانی پێشوو هەڵوێستە سیاسەکانی سەرکردایەتی کورد ئەوەی تۆخ کردەوە کە ناوەندی بڕیار بۆ عێراق بەغدایە. ئەم هەڵبژاردنە بۆ گەیشتنە بە پەرلەمانی عێراق دەبێ هەموومانەوەمان لە یاد بێ کە لەوێ دەبێ لە پرسەنەتەوەی و نیشتمانیەکان یەکدەنگ بین. هەموو حزبێکی سیاسی لە هەرێمی کوردستان بەوەوە حسابی بۆ دەکرێ و دەخوێنرێتەوە و دەتوانێت خزمەت زیاتر بکە. ئەو خزمەتارەی کە مامۆستا ڕزگار ئاماژەی پێدا هەموو بەستراوە بە مەوقعی سیاسی کۆمەڵی دادگەریەوە. هەموو تاکێکی کۆمەڵ ئەگەر کۆمەڵ بەهێز بێ دەبێ کار بکە بۆ سەرخستنی کاندیدانی کۆمەڵی دادگەری کوردستان. ئەوانەیش کە خەڵکی سار دەکەنەوە من دەپرسم ئایا پەیام و بەرنامەی ئەوان چییە؟ هیچ تەبان. ئەوەی کە دەنگدەر سار دەکاتەوە هیچ پەیام و بەرنامەیەکی نییە غەیری فەوزانە بێ. ئەو نازانێت بە دەنگ نەدانی ئەم بارودۆخەی کە خۆی گلەی لێ هەیە تۆخی دەکاتەوە، پێگەی دەسەڵاتدارانی هەرێم لە بەغدا بەهێزتر دەکات.